ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار لە ڕێدایە. ڕۆژی جەژنی جیهانی کرێکاران بەڕێوەیە. لێنین لە ڕێبەرانی گەورەی چینی کرێکار لە ئاوریلی ساڵی 1904 واتە 13 ساڵ بەر لە سەرکەوتنی شۆڕشی کرێکاری رووسیا وتارێکی ڕوو بە کرێکارانی رووسیا نووسی کەوە بیرهێنانەوەی یەک بە یەکی بەندەکانی بۆ ئەمڕۆی چینی کرێکاری ئێران و چینی کرێکاری جیهانی پڕواتا و لێوڕێژی دەرس و ئەزمونە. سەرنج بدەنە چەند بەشێکی ئەم بەیانیە پڕشور و هاندەرە. هاوڕێیانی کرێکار، یەکەمی مانگی مەی لە ڕێدایە، ڕۆژێک کە کرێکارانی هەموو وڵاتان کرانەوەی چاویان بەڕووی ژیانێکی وشیارانەدا هاوپشتیکردنیان لە خەبات لە دژی سەرجەم شێوازەکانی ئیجبار و زوڵم و ستەمی ئینسان بەدەستی ئینسان واتە خەبات بۆ ڕزگارکردنی بە ملیۆن زەحمەتکێش لە برسیەتی هەژاری و سوکایەتی جێژن دەگرن. لە منەبەردە گەورەدا دوو دنیا بەرەوڕووی یەکتر دەوەستێنەوە، دنیای سەرمایە و دنیای کار، جیهانی چەوساندنەوە و کۆیلەتی و جیهانی یەکسانی. لە لایەکی دیکەوە کۆمەڵێک دەوڵەمەندی خوێنمەش هەن. ئەوانە هەن کە کارخانەکان و ناوەندەکانی بەرهەمهێنان ئامراز و ماشینەکانیان داگیر کردووە و بە ملیۆن هێکتار زەوی و کێوەکانیان کردووەتە مڵکی تایبەتی خۆیان. ئەوان حکوومەت و ئەرتەشیان خستووەتە خزمەت خۆیانەوە و کردویانە بە سەگە پاسەوانەکانی سەرمایەی کەڵەکەکراوی خۆیان. لە لایەکی دیکەوە بە ملیۆن کەس لە بێبەشان هەن. ئەو کەسانەی کە ناچارن لەبەر تاقمێک تازە پێداکەوتوو بپاڕێنەوە تا ئیجازەیان بدات کار بکەن. کاری ئەوانە کە سەرجەم سەروەتەکان بەرهەم دێنن بەم حاڵەشەوە خۆیان دەبێ بە درێژایی تەمەن بۆ پاروەنانێک خەبات بکەن، بۆ کار بپاڕێنەوە وەک ئەوەی بڵێ خێریان پێدەکەن. هێز و سڵامەتی خۆیان بە زەحمەتێکی تاقەت پڕوکێن دەتوێننەوە و لە چەرداخەکاندا لە دێهات وەیان لە ژوورێکی ژێر شیروانی و ئەمبارە ژێرزەویەکان لە شارە گەورەکان لە برسان دەمرن. بەڵام ئێستا ئەوە زەحمەتکێشانی بێبەشن، شەڕیان لە دژی تازە پیاکەوتووە پارەدار و چەوسێنەرەکان ڕاگەیاندووە. کرێکارانی هەموو دنیا لە حاڵی خەبات بۆ ڕزگارکردنی کار لە کۆیلەتی موزدی و لە هەژاری و لە ئیحتیاجیدان. ئەوان سەرگەرمی خەبات بۆ دامەزراندنی نیزامێک لە کۆمەڵگەدان کە تێیدا سەروەت و بەرهەمی کاری هاوبەش نەک کۆمەڵێک دەوڵەمەند بەڵکو هەموو ئەو کەسانەی کار دەکەن سوودمەند دەکات. ئەوان دەیانەوێ کە زەوی و کارخانەکان ناوەندەکانی بەرهەمهێنان و ماشیناڵات بکەنە مڵکی گشتی سەرجەم زەحمەتکێشان. دەیانەوێ کۆتایی بە کەلێنی نێوان هەژار و دەوڵەمەند بێنن، بەرهەمی کار بدەنە خودی کرێکاران، سەرجەم دەستکەوتە فکریەکانی بەشەر هەموو باشتربوونەکانی کار بخەنە خزمەت چارەنووسی کەسێکەوە کە کارەکات و نەک ئەوەی بیکەنە ئامرازی ستەم بەڕوویدا. نەبەردی گەورەی کار لە دژی سەرمایە بە قیمەتی گیانبازی زۆری کرێکاران بەڕێوە چووە. ئەوان نرخی مافی بەهرەمەند بوون لە ژیانێکی باشتر و ئازادی ڕاستەقینەیان شۆڵاوگەی خوێنی خۆیان داوە. ئەوانەی کە لە ڕێگای ئارمانی چینی کرێکاردا خەبات دەکەن دەکەونە بەر ئازار و ئەزیەتی بێئەژماری حکوومەتەکان، بەڵام لەگەڵ گشت ئازار و ئەزیەتەکاندا هاوپشتی کرێکارانی دنیا ڕووی لە گەشەیە. کرێکاران هەرچی زیاتر لە عەزابی سۆسیالیستیدا کۆ ببنەوە. لایەنگرانی ئەم حیزبانەی کە لە حاڵی گەیشتن بە ملیۆنها کەسدان بە شێوەی بەردەوام و هەنگاو بە هەنگاو بەرەو سەرکەوتنی بە تەواوەتی بەسەر چینی سەرمایەدا دەچنە پێشەوە. ئەو ڕۆژانەی کە کرێکار بە ملکەچی کۆیلە بوو، ئەو ڕۆژانەی کە نە دەریچەیەک بۆ ڕزگاربوون لە بارودۆخی کۆیلە ئاسای ئەدیت و نە ئاسۆی هیوایەکی لە ژیانی تاڵیدا هەبوو تێپەڕیوە. سۆسیالیزم ڕێگەی دەرچوونی نیشانداون و هەزاران هەزار خەباتکار لە ژێر ئاڵای سووردا ئەم ئەستێرەی ڕێنمای ڕێگەیەدا کۆبوونەتەوە. مانگرتنەکان هێزی یەکێتیان پیشانی کرێکاران داوە، فێریان کردوون کە هێرش بە هێرش وەڵام بدەنەوە. پیشانی ئەوانیان داوە کە کرێکاری ڕێکخراو تا چه ئاستێک ئەتوانێ بۆ سەرمایە مەترسیدار بێت. کرێکاران حاڵی بوون کە لە بەرامبەر کاریاندایە کە سەرمایەداران و حکوومەت زیندون و قەبە دەبن. بەڵام هێزێک نییە کە توانایی تێکشکاندنی ئەم دوژمنە نێوخۆیانەی هەبێت، لەبەر ئەوەی کە تەبەقاتی حاکم و حکوومەت تەنها بە هێزی کاری ئەوان زیندون. هێزێک لەسەر زەوی بوونی نییە کە بتوانێت بە ملیۆن کرێکار کە زیاتر لە پێشوو وشیاری چینایەتی دەستەبەر کردووە یەک دەگرن و ڕێک دەخرێن تێک بشکێنێ. هەر شکستێک کە بەسەر کرێکاران دادێ خەباتکارانی جدیتر دێنێتە ڕیزی تێکۆشانەوە، چاوی جەماوەرێکی بەرینتر بۆ ژیانێکی جدی دەگەڕێنەوە و
ئەوان بۆ خەباتێکی تازە ئامادە دەکات. تەنها پرۆلتاریای ڕێکخرا و بەهرەمەند لە وشیاری چینایەتی دەتوانێت کە گورزی مەرگباریان لێبوەشێنێ. تەنها پرۆلتاریای ڕێکخرا و بەهرەمەند لە وشیاری چینایەتی دەتوانێت ئازادی ڕاستەقینە و نەک درۆینە بۆ خەڵک بە دیاری بێنێ. تەنها پرۆلتاریای ڕێکخرا و بەهرەمەند لە وشیاری چینایەتیە کە دەتوانێت هەموو جۆرە هەوڵێک بۆ فریودانی خەڵک بەرتەسکردنەوەی مافەکانیان و بوونیان بە ئامرازێک لە دەست بورژوازیدا لە ڕیشە دەربێنێ. هاوڕێیانی کرێکار دەیبێڵن با بە وزەیەکی چەند بەرابەرەوە بۆ نەبەردێکی یەکلاکەرەوە کە خەریکی ڕوودانە ئامادە بین. بێڵن تا ڕیزی پرۆلتاریای سۆسیال دموکرات هەرچی زیاتر ڕێک بخرێت و لە یەکتر نزیک بکرێنەوە. بێڵن با پەیامەکانیان هەرچی بەرینتر پەرە بستێنێ. بێڵن با چالاکی بۆ داخوازی کرێکاران هەرچی بوێرانەتر بەڕێوە بچێ. بێڵن با بزوتنەوەی ئەوەڵی مانگیمەی هەزاران تێکۆشەری نوێ بەرەو ئارمانەکانمان ڕابکێشێت و هێزەکانمان لە نەبەردێکی مەزندا بۆ ئازادی هەموو خەڵک بۆ ڕزگاربوونی زەحمەتکێشان لە کتوبەندی سەرمایە زیاتر بکات.